نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لێرەدا کواڵێتی و مرۆڤدۆستی کۆدەبنەوە. شانازی دەکەین کە تا ئێستا متمانەی 750,197 نەخۆشمان بەدەستێناوە. لەم ژمارەیەش 16,898 نەشتەرگەری جۆراوجۆر بە سەرکەوتووی ئەنجامدراون. تەنها لە ساڵی 2025دا 219,400 هاوڵاتی سەردانیا کردوین کە تێیدا 6,102 نەشتەرگەری جیاواز ئەنجامدراون. میهرەبانی زیاتر لە نەخۆشخانەیەک دەڕگەی پرۆژەی نازدارانەوە بە هەماهەنگی لەگەڵ 13 ڕێکخراو تا ئێستا 2,802 کارتی بیمەی تەندروستیمان پێشکەش بە منداڵانی نازدار کردووە. لە ساڵی 2025دا میهرەبانی چەندین پرۆژەی گرنگی جێبەجێ کرد، لەوانە دامەزراندنی بەشی MRI، سۆنار، گەراج و پارچی نوێ لەگەڵ ڕاکێشانی کارەبایی نیشتیمانی. هەروها بۆ ساڵی 2026 مژدەی کردنەوەی بەشی قەستەرێ دڵ و مامۆگرافی بە هاوڵاتیان دەدەین. بۆ خزمەتی چارەخوازان بەشەکانمان بەم شێوەیە دابەش کردووە. نهۆمی ژێرزەمین پێک دێت لە بەشەکانی تاقیە، تعقیم، پێست، چارەسەری سروشتی، MRI، بەشی خێرخوازی. نهۆمی زەمینی فریاکەوتن، نۆرینگەی پزیشکە پسپۆڕیەکان، تیشک، سۆنار، قەستەرە، سیتی سکان، خزمەت گوزاریەکانی وەک مارکێت و مزگەوت لەخۆ دەگرێت. نهۆمی یەکەم بەشی نەشتەرگەری لەدایکبوونی سروشتی، چاودێری چڕ و منداڵە ناکامەکان. نهۆمی دووەم بەشی ددان، چاو، هەناوبینی، هەناسا، کارگێڕی، IT، ڕاگەیاندن. نهۆمی سێم و چوارەم تایبەتە بەمانەوەی نەخۆش و بەشی شۆردنی گورچیلە. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بە نوێترین تەکنۆلۆژیا و بە ڕۆحێکی پڕ لە میهرەبانیەوە داهاتوێکی تەندروستتر بۆ ئێوە بنیاد دەنین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.